لەگەڵ ڕامیار وەڵزی شارەزای ئابووری گفتوگۆی زیاترەکەم بەخێر هاتی کاک ڕامیار. زۆر سپاس. بۆچی هەندێک لایەن دژایەتی پرۆژەی هەژماری بنەکەن سوود لە چیە بینن؟ چێن ئەو لایەنانە؟ ئەو لایەنانی کابینین چاواشەکاریەکەن لە دژی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە بچن تەوتین بکەن هەژماری من مەکەن یاخود هەژماری من بە کەڵک نایە پارەکەی بۆ حکوومەت ئەگەڕێتەوە بۆ ئێوە نییە ئێوە زیانمەندە بنێت دیارە لایەنەکان کرد. زۆر ڕاستە بەڵام ئەوانە پەیوەندیان نییە چونکە بەپێی دەستوری عراق مادەی 110 سیاسەتی نەقدی دیاری کردووە کە بانقی مرکزی ئیشرافی سەر سیاسەتی نەقدیەکە و مەسئولیەتی بەرامبەر بە سیاسەتی نەقدی لە وڵاتدایە و بە هەمان شێوە وەزارەتی مالیە سیاسەتی اقتصادی لە وڵاتدا بەڕێوە دەبا لەگەڵ حکوومەت بە هەمانجی لەگەڵ حکوومەت. لێە ئەوەی کە لە حکوومەت هەرێمی کوردستانە پەیوەندی بۆ بابەتەوە هەیە بریتە لەوەی کە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ لقی بانقی مرکزی لە هەرێمی کوردستانەوە لە سلێمانی لەگەڵ وەزارەتی مالیە ئەوانە هەمویان نەک دژایەتی لە هەژماری من ناکەن بەڵکو بە پرۆژەیەکی دەستپێشخەری استراتیژی و بونجێرخانی بانکی لە وڵاتدا دادەنێت. کاتە باڕوونتیکەمەوە لایەنە کوردەکان دژایەتی ئەو بابەتەکان هەر لە بانگەشەکانیشا دیار بووکیان و هەژماری من مەکەن. ئەوە شتێک هەیە پەیوەندی هەیە بە خودی خۆیان لەوەیە چونکە ئەوانە دژی هەموو پرۆژەی استراتیژین لە وڵات لە سەرەتادا جگە لە هەژماری من دژایەتی لە سیستەمی تێچووی خەرجی حکوومەتی هەرێمی کوردستانیشیانە کرد و پێشتر دژایەتیان لە وەرگرتنی گومرگ و ڕسومات و هەموو ئەو شتە یاسایانەی کە ئەو خەرج یاسانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان وەردەگرت ئەوانە دژایەتیان دەکرد چونکە ئەو پرۆسەیە هەر لە سەرەتای دروستبوونی کابینەوە ئەوانە دژایەتی حکوومەتی هەرێمی کوردستانیان کرد بە تێکڕای کارە باشەکانیان نەک تەنیا بریتی بێ لە هەژماری من. لۆیە ئێستا ئەوەی کە پێویستە ئەوەی کە بووتە ئەمری واقع ئەوەیە کە موچەخۆران لەو زۆنەی کە ئەوان ئیدارەیەکەن ئەوان قبول ناکەن کە پرۆژە هەژماری من شکست پێبینن چونکە پرۆژە هەژماری من یەک لە پرۆژە هەر سەرکەوتوەکان بۆ وەرگرتنی موچەخۆرە هەرێمی کوردستان و وعی بانقی دروستکردن لە نێوان هاوڵاتیان و ئەو لایەنە باشانەی کە پێویست بوو حکوومەت بیکا لەسەر پرۆژە هەژماری من ئێستا بەرەبەرە کۆتایی دەچێەوە ئێستا هاتە سەر ئەوەی کە ئێمە تەحسیلەکەی وەربگرین ئەوەیە باشە سوودە استراتیژیەکانی چین پرۆژەی هەژماری من. پرۆژەی هەژماری من یەک لە پرۆژارە سەرکەوتوەکانە چونکە لە هیچ دنیادا ئەتو هیچ سیستەمێکی دیجیتاڵی بەڕێوە نابرێ بەبێ ئەوەی کە سیستەمێکی بانقی باشت نەبێت سیستەمێکی بانقی یەکگرتووت نەبێت لەوەی کە ئەتو کاتێ بتەوێت ڕۆتینیات ناو وڵاتیان کەم بکەوە ناتوانانی بەبێ حساباتی بانقی هاوڵاتیەکە هەبێت و ڕۆتینیاتی لۆ کەم بکەوە. بۆ نمونە تۆ دەتەوێت بچی موچە وەربگری موچە چۆن بەبێ هەژماری من ینی بەبێ ئەوەی کە پرۆژەکە لە هەژماری من دەرەچێت بەبێ ئەوەی کە حسابی بانقی هەبێت بچی وەربگری بە شێوەیەکی ئاسان بتەوێت کە سەفەر دەکەی لە وڵات چۆن استیفادە ئەکەی لەو دۆلار هەرزانەی کە بانقی مرکزی بە وڵاتیان دەدات بتەوێت کە داوای سلڤە قەرزەیەک بکەی بتێ ئۆتۆمۆبیلێک بۆ منداڵەکەت یان بخۆت بە شێوەیەکی قستی ماگانە بکڕی بەبێ کە حساباتی بانقیت هەبێ چۆن نەتوانێت بکڕی چۆن نەتوانێت سوودمەند بی لە هەموو ئەو پارانەی کە بانقی مرکزی لە عێراقدا ساڵانە بە ملیار دلار دائێنێ بۆ ئەوەی کە تەنبەی وڵاتیان لەلایەنی سیاسی نەقدیەوە بەڕێوە پێش ببات بەبێ ئەوەی کە حسابی بانقیت هەبێت تۆ بتەوێت بیکەی یان سوودمەند ببی. لێە ئەو پرۆژانە و دەیان پرۆژەی تریش دەتوانرێت سوود لە حساباتی منیان لە هەژماری من وەربگریت لە حکوومەتی هەرێمی کوردستان. باشە لە ڕووی ئابوووریەکەیەوە مەچ پەیوەندیەکی بە دادگای فیدراڵی هەیە کە جارێک بە ناوی حکوومەتی عێراق هەوڵەدەن کە پرۆژەکە بڵێن بە کەڵک نایە جارێکیش لەلایەن یاساییەوە پەیوەندیکی هەیە بەوانەوە. خۆی لە عێراقدا دەستور لەسەر هەمومانە هەیکەلی قائیمە لەسەر هەموو قانون یاسایەکانە لۆیە کە ئەوەی کە محکەمەی اتحادیشەوە پێی وایە حامی دەستورە لە عێراقدا لۆیە بە تێگەیشتن لە دەستور هەموو چێشانە حەل دەبێ بەڵام ئەگەر بە شێوەیەکی بە شتیاداتی شەخسیدا بەکارنێت لۆیە مادەی 120 دەستور بڕەپارێکی داناوە بۆ حکوومەتی هەرێم کە خەرجیەکان لە زمانی ڕەواتبی مۆزەفینە کە دەبێت بدرێت بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە مادەیەک مادەی 110 مادەی 102 دەستور زۆر بە واضحی دەڵێ سیاسی نەقدی بەدەست بانقی مرکزیەوەیە ئەو بابەتە کە بریتیە لە تەوتینی موچەی فەرمانبەرانیان بە کوردێکە کە بریتیە لە هەژماری من باشە ئەوە بریتیە لە پرۆسەیەک لە سیستەمی یەدەوی بۆ پێدانی موچەی فەرمانبەران بۆ سیستەمێکی ئەلکترۆنی لێ لە ئامانزدا یەک ئامانزن چ تەوتینە چ هەژماری منە بەڵام ئەوەی کە جیای دەکاتەوە پرۆسی هەژماری من لەگەڵ پرۆسی تەوتینەوەیە کە موسسەیەکێ بە ناوی هەژماری من ئیشرافی نابینی فەرمانبەرەکە لەگەڵ بانکەکە ئاکا لۆی کە تووشی هەر ئەشکالێک بێ لۆی کە بە باشتر خاوەنەکە بگاتەوە حەق خۆی لەگەڵ بانکەکە یان ئەگەر بانکەکە کێشەیەکی هەبێ لێە ینی سەرجەم پێشترە بەڵێ قۆناغی
لە پێشتر لە تەوتین چونکە تەوتین هەموو ئەو کێشانێک کە تووشی تەوتینە بن لە ناوان فەرمانبەرەکە لەگەڵ باغکە تووشی ینی مزعیزێکی زۆرە بێ بماوەیەکی درێژ بەڵام لە هەمان کاتدا لە پرۆسی هەژماری من لەبەری مؤسسەیەکەیە کێشەکاندا حەل دەکات لێیە ئەوەی کە دژایەتی هەژماری منەکە ئەوانن کە دژی ئەو وڵاتن دژی کوردستانن دژی حکومەتی هەرێمی کوردستانن چونکە هیچ نمایەکی یاساییان نییە لە حکومەتی عراق کۆمەڵق بانکی حکومین وەکو بانکی ڕەشید ڕافیدەین TBI ئەوانە بانکی حکومینە ئەمە ئەو بانکە حکومیانەمان بەو شێوەی سیستەمە نییە لە حکومەتی هەرێمی ئێستا کاتە بۆ پرۆژێ هەژماری شێوەیە بنکی ئێستا دەستمان پێ کردووە باشە بۆ پرۆژێ هەژماری منەمە 66 بانکمان هەیە لە عراق و هەرێمی کوردستان کاتوان بۆ تەوتین بۆ تەوتین بە هەردووکیانەوە یا بەس بۆ تەوتین بەتەنیایە بەڵێ هەموو بانقێک لە عراقا ئەوەی کە بە پێی قاونی بانکی مرکزی ژمارە 56 و بە پێی قاونی بانکانی 94 هەر بانک ڕێپێدا و بیت ئەتوانێت اتفاق بکە لەگەڵ وەزارەتێک بۆ بێتە حساباتی تەوتینەوە لە عراق و لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بە پێی اتفاقێکە نێوان پرۆژەی هەژماری من هەیە لەگەڵ حکومەت دەتوانێت اتفاق بکات و ئێستا دەبینین ڕۆژ بە ڕۆژ بانکەکان زیاتر دەبێت یان هەندێک لە بانکەکان کە سزای نێودەوڵەتی وەکو بانکی فدرالە دەکەوت سەر دێنە دەرلەوەی کە لە عراقدا زیاتر ئەو یا ئەو بانکانن کە لەژێر عقوباتی بانکی فدرالی ئەمریکاندا بەڵێ کاک ڕامیار یەکشت زۆر گرنگە ئێمە ئەوە ئەم ساڵەکە پرۆژەی هەژماری من بۆتە باس و خواسی خەڵک و حکومەتی هەرێمی کوردستان هەوڵی ئەوادات کە ئیتر خەڵک موچەکەی لە هیچ شوێنێ وەرنەگرێ خۆی خاوەنی هەژمارەکەی خۆی بێت ئەمە لە وڵاتانی دیکە دراوسێ هەر زۆر پێشتر ئەنجام درراوە بۆ ئەم ترس و تۆقینە لەناو خەڵک بڵاوەکەنەوە خۆ ئەگەر شتێکی باش نەبووایە وڵاتانی دیکە نەیانەکرد دەکرێت ئەو لایەنە استبیانێ بکە یان ڕاپرسێ بکە لەو ئەو فەرمانبەرانەی کە ئێستا نزیک 600,000 فەرمانبەر لە پرۆسی هەژماری من تۆمار کراوە ئەوانەی کە موچەی وەردەگرن ئەوانەی کە موچیان لە هەژماری وەردەگرن ئەتوان ڕاپرسێ بکە بەڵام بزانە لە سەدا 99 دەنگەکان بریتی نییە لە بەڵێ بۆ هەژماری من چونکە ئەوانە لە خزمەتگوزاریەکان بەشدارن چونکە ئەوانە کار ئاسانیەکانیان بەچاوی خۆندیتی و بینیوە چونکە یەک لە گرنگەکانی پرۆژە هەژماری من لەگەڵ ئەوەی کە تۆماری فەرمانبەرەکە ئەکرد لە حساباتی بانکە ژێرخانی بانکیش دادەدرێت دەبینی ڕۆژانە ئەیتیێمەکان لە شوێنەکان زیاد دەدرێت ڕۆژانە وعی خەڵک زیادەکرێت لەوەی کە تێبگەن لە پرۆژەی ئەوەی کە حسابی بانقی هەیەیانەوەی کە موچەی فەرمانبەرەکە بە شێوە ئەلکترۆنی وەردەگرێت لێیە ئێستا وای لێ هاتووە ئەگەر بەو شێوەیە بڕۆین ئەگەر ئێمە لە هەر دژایەتێکی وان لە بۆ پرۆژە استراتیژیەکانی حکومەتی هەرێمی کوردستاندا ڕای بگرین ئەبێ پرسیان پێ بکەین بزانین ئەو شوێنە بیکەینە جادەکە قیر بکەین زەفتی بکەین یان نا ئەرێ مستەشفیات بکەینەوە ئەرێ لە ڕاتان لێیە کۆمەڵە قوتابخانە لەو سنوورە بکرێتەوە یعنی ئێمە دەگەڕینەوە بۆ ساڵی سیوسلەکان ئایا ڕایان لێیە ئەمە بتوانین ئەو خەڵکە ڕۆشنبیری ئەو خەڵکە دەڕووی بانکیەوە زیاد بکەین ئەرێ ڕاتان لێیە ئێمە تەکنۆلۆژیا بینە ناو هەوڵاتیان ئێرە ڕاتان لێیە ڕۆتینیات لە ناو هەوڵاتیاندا کەم بکەینەوە یعنی ئێمە بڕیارمان داوە یەک حکومەت یەک دەسەڵات یەک هێز یەک پەرلەمانمان هەبێ و یەک یاسا لە کوردستان بڕیار کار بکات و یەک بڕیار لەسەر هەموو کوردستاندا کار بکات ئەوە نییە بریتیبی لە پرۆژەیەکی استراتیژی بە بانکیکردنی موچەی هاوڵاتیان پرس بەوان بکرێ بزانانی ئایا ڕایان لێیان ڕایان لێنیە چونکە هەر کەسێکە لە حکومەت بەشدارە دەبێت التیزام بکە بۆ قەرارە چونکە ئەو قەراری حکومەتی هەرێمی کوردستانە قەراری یەک تا کەس نییە بەڵام ڕۆیای سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان استراتیژیت سەرۆکی حکومەت ڕۆیایەکی دووربینە عقلیەتی دەوڵەتداری هەیە ئەتوانێت شتێک بکات لە پێشەوەی کەوان بیر لێ بکەنەوە ئێوان دژایەتی هەموو ئەولانان ئەو پرۆژە استراتیژیانە بکەن ئێمە پابەند نابین زۆر باشە سپاس دەکەین ڕامیار وەڵزی شارەزای ئابووری میوانی کوردستان 24 بوو سپاس زۆر سپاس